سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش بە خۆشحاڵەوە لە بەرنامەیەکی دیکەی ئێستاتیکاندا هاتمەوە لاتان. ئەم جاریان هاتوومەتە خزمەتی هونەرمەندێکی ماندوو، هونەرمەندێک لە کاری شانۆ، کاری دراما، کاری نووسین و ڕاگەیاندن و چەند کارێکی دیکە خۆی خاڵ کردووەتەوە. ئەمڕۆ لەم بەرنامەدا دەچینە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێزیانەوە کە مامۆستا عەلی کەریم کە لای زۆریمان ئاشنایە و هاتووەتە نێو ماڵەکانمانەوە لە ڕێی دراما و کارە جوانەکانیەوە. ئوستازی بەڕێز، سپاسی بەڕێز دەکەم کە دەرگات بۆ ئاوەڵا کردین و بینە خزمەتی جەنابتان. شایانی نییە، منیش بە خێراتتانەکەم و بەخێر بێن سەر چاو. فەرمون ئامادەم بۆ وەڵامدانەوەی هەموو پرسیارەکانتان. زۆر سپاس. ئوستاز، یاسای بەرنامەکەی من بەو شێوەیە کە زۆر جار دەمەوێت لە منداڵیەوە، لە وێزگەکانی منداڵیەوە، لە خۆناغەکانی منداڵیەوە بچمە نێو ژیانی کەسەکانی بەرامبەرەوە. دەمەوێت بزانم مامۆستا عەلی ئێستا هەمومان دەناسین، دەزانین پێگە و سنگ و کەسایەتێکی جوان بوو لە کاری شانۆ و درامادا، بەڵام وێزگەکانی مناڵی چۆن تێپەڕاند؟ ئەمە پرسیارەکە لێرەوە دێمە سەر پرسیاری تر. بەڵێ، پەروەردەی خێزانێکی کەم دەرامەت نەبوو، بەڵام پڕ بووم لە ئارازوو بۆ ئەوەی ببم بە ئەکتەرێکی سینەما. بەڵێ، تەنانەت پۆستەرم دروستە کرد خۆم بەدەستی خۆم، لەسەر پۆستەرەکەش ناوی خۆم نووسی کە گوایە لە نواندنی خۆمە. باش، هەوڵشمەدا پیشانی خەڵقی بم. جگە لەمە زۆر حەزمە کرد فیلمەکان ببینم، بە تایبەتیش ئەو فیلمانی کە مێژووی بوون، باڵێن هی گۆردن سکۆت کە دەوری هەرقەلە بینێ، یا ڕیشارد هاریسۆن یا هاریسۆن شتێکی وایە، یا ستیڤ ریڤز. ئەنجا لەگەڵ هەندێ لە فیلمەکانی کاوبۆی بە بەردەوامیش کە لە چوومە هۆڵی سینەماکان زۆر بە تاسەوە سەیری ئەو ئەکتەرانەمە کرد کە کوڕە ئازاکەیە. باشە، باسی کوڕە ئازاکەم دەوێت، بەڵام پێش کوڕە ئازاکە وێزگەکانی منداڵیتم بۆ باسکە. چ منداڵێک بوویت؟ هەروهاز بوویت، لەسەر خۆ بوویت، لەگەڵ کۆنتاکت و پەیوەندی و لێکتەگەشتنە لەگەڵ دایک و باوکو و ئەندامانی خێزان تا چۆن بوو؟ من دوایی بۆیان باسە کردم، ئەیانوت لە مناڵی کەڵکت نەبوو بچینە ماڵان، لەبەرەوەی دەستکاری هەموو شتێک دەکرد. باشە، بەڵام بە پێچەوانەی ئێستاوە، ئێستا نە، زۆر لەسەر خۆم، زۆر بێدەنگم، ئەگەر ناچارم نەکەن زۆر بڵێی ناکەم. باش، بەڵام گرنگە هەندێک جار باز لە وێزگەکانی تەمەنی خۆش بکەیت، وانە چۆن گرنگە باز لە وێزگەکانی تەمەنی خۆت بکەیت، جارجار با بڵێ هەندێ ڕابردووی جەنابەت هەیە جوانە بەلامانەوە، ینی بەم شێوەیە کە قسە نەکەین لەسەر شتێک ناتوانانی پەیامەکە بگەینی، وانە بۆ نمونە. باشە، وەکو وتم ئەو کە لە سینەما هاتمەوە فیلمانە بەکرد، لەگەڵ هاوڕەکانمە ئەموت من با بڵێن ئەگەر فیلمی هینوان بینی بێت ستیڤ ریڤز، بەڵێ، ئەموت من ئەو تۆش ئەوی لاسایی مە نەکردەوە. لاسایەکەشما چی بوو؟ بەدەست وامانە کرد، یعنی بەمانچەیە یا ئاغا بە هەوا، ئێمە شمشێرە، ئەتر بەم شێوەیە لاسایی ئەو فیلمەمانە کردەوە یەک دوو جار. وەکو تۆپێنیش گۆڵگەوە، ینی دوو گۆڵی هەر لە مناڵیەوە شۆرتم لەبەرە کرد کە ئەچوم بۆ یاری لە تەپەی مەلا عەبدوڵڵا شوێنێک هەبوو دانرابوو بۆ یاریکردن،
یاریمانە کرد 100% دیفاع یاریمە کرد شبه وسطی پێڵە بە عەرەبی کە لاسایی کەریم ئەفەندیم بەکردەوە کە کورد بوو بەڵام یاریزانێکی زۆر ناودار بوو لەسەر ئاسی عێراق ڕاست لاسایی ئەو بەکردەوە. باشە مامۆستا زیاتری یادگاریەکانت لە کەرکووک بووە منداڵیت؟ بەڵێ. باشە لە ساڵی چەندەوە هاتنە سلێمانی؟ ماڵی باوکت هاتن یاخود لە دوای؟ بەڵێ من لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول ئێمەیان گواستەوە وەکو مامۆستا ئێمەیان گواستەوە بۆ ناوچەی بادینان بە تایبەتی دهۆک. دواتر 1-2 ساڵ لە دهۆک ماینەوە 1-2 بەرهەمی شانۆیی شممان هەبوو لەوێ لەگەڵ هونەرمەندی خوارێ خۆش بوو جیهاد دڵپاک بە زمانی عەرەبی چونکە بە زمانی کوردی قەدەغە بوو. هاتینەوە سلێمانی ساڵی 1970 ئیتر لە 1970ەوە لە سلێمانین. دواتر هەر لە سلێمانی من مامەوە ژنیشم هەل لە سلێمانیە لێرە کردەوە. بەڵێ تا ئەم ڕۆژگارەی ئێستا. باشە مامۆستا ینی دەکرێت بڵێن ئەگەر باز لە وێزگەکانی منداڵی بکەین لە کەرکووکدا وێزگەکانی منداڵیت بەسەر برد؟ بەڵێ وانە؟ بەڵێ. ئەو هاوڕێیانی مناڵیت کێ بوون؟ ئێستا ماون؟ ئەو هاوڕانەی مناڵیم ئەوانەی کە بزانم کوڕێکی عەرەب بوو ناوی شەهاب بوو نەماوە. بەڵێ. کوڕێکی تر ناوی سەباح بوو ئێمە پێمانەوە سوبحی هەر عەرەب بوو نەماوە. برادێکی کەم هەبوو ناوی ڕزگار بوو ئەویان هەواڵی نازانم. برادێکی کەم هەبوو ناوی باجەت بوو. ئەو یەکێک بوو لەوانەی کە لە من گەورەتر بوو بەڵام زۆر لەگەڵ تێکەڵاو بووین لەبەر ئەوەی ماڵمان بەرامبەر بەیەک بوو لە کۆڵانەکە. برادێکی کەم کوڕی مختاری گەڕەکەکە بوو ناوی نەجمەدین بوو یەکێکیکیان هەر برای بوو ناوی عەزەدین بوو. برایەکی گەوریان هەبوو ئەگەر چی لە تەمەن لە من گەورەتر بوو ناوی خالید بوو بەڵام کە یاری تۆپێنمانە کرد لە قۆناغەکانی ئەوی کە دەستم کرد کە لە تیپەکانی گەڕەک ئێمە تیپی هین بووین. تەپێمە لە عەبدوڵڵا بەڵام تەپێمە لە عەبدوڵڵا بە هین مەشهوور بوو بە ئەڵماس بە گەڕەکی ئەڵماس تیپی لاوانی ئەڵماس. چۆن بوو یاریزانێکی باش بووی؟ هەڵبژێردرام بۆ ئەوەی ببم بە هەڵبژاردەی ئەو وەختە نانەوت تەربیە ئەیانوت مەعارف. ئەو وەختە ینی لە ساڵی 60ەکانە شتێک نەبوو ناوی تەربیە بێ مەعارف وەزارەتی مەعارف بوو مدیریەتی مەعارف بوو بۆ هەڵبژاردەی مەعارف لەبەر ئەوەی هێنێک مدەربێکی تورکمان وابزانم ناوی سوبحی دەدە بۆ ئەگەر بە هەڵا نەچوو بم بەردەوام پێمێوت ئەیوت تۆ خەتەرترین یاریزانی زۆر وازم هێنا لە دیفاعی بەرەو هجووم هەر وەکو دراماگە دەوری بتوڵە دەویست. بیریشمە جارێکیان لەگەڵ ئیمام قاسما یاریمان کرد لە بڵین شۆنی یاریەکە ستادیۆمی پێڵن بە کوردی و بەلاتینۆمانە بە عەرەبیش ئەڵێن ساحە. شەهید جەلال کەریمی برام وەستا بوو سەیری یاریەکەیە کرد لە پڕێکا تۆکم بۆ هات و گۆڵم لە ئیمام قاسم کرد کە گۆڵم لە ئیمام قاسم کرد
یادی بەخێر مامۆستا ستار هەیە یاریزانێکی زۆر باش بوو لە گۆڵچی لە شەبەکە بالە زۆر چکە باڵا بەرز بوو زۆر باش بوو زۆر کەپسەشی کرد کە تەواو بوو یارێکە وتی چیت کرد بەو گۆڵە خەریک بوو کاکە جەلال دەماژەکەی دەرکاو تەقە بکە ئێتر کە هونەر هاتە پێشەوە باش لە ساڵی 1968 زۆر خولیایی وەکو وتم هەر لە مناڵیەوە زۆر خولیای ئەوە بووم کە ببم بە ئەکتەر کەواتە پێش ئەکتەر بوون وەرزشوانێکی باش بوویت یاریزانێکی باش بوویت وانە لە یاریکردنەوە ئیرادۆ هێزێکت بە خۆتدا هاتیتە نێو سیرکردنی فیلم و شانە و ئەوانەوە باسیمت بۆ بەڵێ حەزێک لە ناخمە هەبوو بۆ نواندن بۆ شان و با بڵێ کە کاکە جەلالی برام شەهید بوو ڕۆح شاد سپاس دەکەم باوکم وتی لە سێم ڕۆژی تازیەکە لە کەرکووک تا ئێستا جاری وایە 2 ڕۆژ هەر تازەیە ئەو وەختە 3 ڕۆژ بوو دەمانچەکەی دەرکرد دەمانچەکەی کاکەم خستێ با خەڵمەوە وتی لە سبەینێوە تۆ ئەگێ ببی بە جەلال کەریم ئەرشێکی قورس بوو فەرمانێکی قورس بوو جوانە ئامانەتێکی قورس بوو بەڵێ دڵیم نەشکان ئێتر دەمانچەم هەڵەگرت فێری ئەو بۆم هاوڕەکانی کاکەم تەزبیحیان بەدەستەوە بوو جگەرەیانە کێشە منیش تەزبیحم کردە دەستەوە دەستم کرد بە جگەرە کێشان و فێری جگەرە کێشان بووم فێری قسەی زلیش بوو سەبارەت بە سیاست یعنی ئەخ بەرپرسیارەتێکە قورس بوو لەوانەیە جاران کەسێک هەبووە بەدیلی جەناب بووە ینی باشتر ئەوەی کردووە بەس ئێستا تۆ جێگرەوەی بەدیلێکی پێدراوە کە قورسایەکەی کەوتۆتە سەر جەنابان ئەمەش وای لێ کرد یعنی وای لێ کردم کە هەوڵ بم 100% لەو بچم وەکو ئەو تەسەڕوف بکەم وە بڕوا بەخۆبوون هێزێکی تر بخەیتە خۆتەوە وانە بەڵێ هەر بۆ نمونە لەو دەمە ماڵمان لە قەڵای کەرکوو بوو ئەنجا قەڵا 2 جادەی ئەوە ئاگدارم بەڵێ ئەچێتە ناو قەڵاوە کە گەیشتمە تاریکی دەماچەکەم دەرەکرد حازر مەکرد ینی وام هەستە کرد کە ڕەنگە زەپەرم پێبەرن باشە تا گەیشتمە نزیکی ماڵ و جا ئەم قستەوە ئۆستاز من پێم باش نییە باسی ئەم فەقەرە بکەم بەڵام هەر لە چوارچەوەی قسەکانە پێم باشە باسی ئەم فەقەرە بکەم ئەم ڕۆڵەی کە جەنابتان باسی دەکەن وەکو شخصی خۆت من لە ژاڵەیە دەیبینمەوە ئەبێ وایە ئەبێ ئەم کەسایەتیە کە بەڕێزت بۆ من و بیسەرەکانم وەسفی دەدەیت یا دەڵێیت کەسایەتێکی لەم شێوەیە هەبووە لە عەلی کەریمدا لە ژاڵەشە بەم شێوەیە ئەم کەسایەتی واقعەیە دەبینی ئەنجا دوای ئەوەی کە بەڕەحمەت بێ باوکم ئەمری خوای کرد ڕۆحشتم کرد ئەو فەرمانەی ئەو تا لە ژیانە بوو جێبەجێ کرد خولێکی فێربوونی نواندن کرایەوە لە چالاکی قوتابخانەکانی کەرکووک چوون بەشداری بکرد ماوەکەی 45 ڕۆژ بوو ئێستاش ئەو بڕۆنامەیە ماوەتەوە کە دایانە پێم کە 45 ڕۆژ بەشداری کردووە لە خولێکی ئەوها لە چالاکی قوتابخانەکانی کەرکووک ئالەوە بەشدار بووم لە شانۆگەریەک بە زمانی عەرەبی ناوی فلوسە دووە لە نووسینی هونەرمەندی گەورەی عێراق یوسف العانی فلوسە دووە یعنی پارەی دەرمانەکە دەورێکی بچووکم هەبوو بەڵام لە داخی خۆمە وامەزانی شتم هەستم کرد گەیشتمە ئەو ئاماجەی کە لە مناڵێەوە هەمە کەدا ببم بە ئەکتەر چوومە سەر شانە و بووم بە ئەکتەر بەڵام دەورێکی بچوو
بەڵام لای تۆ گەورە بوو من خۆم شانازیم پێوە بەڵێ ئەمە لای من شانازیم پێوە کرد کە ئەچوینە خولەکەەوە یا پرۆبۆمانە هاتمەوە لای برادەکانم باسمە کرد کەواتە مامۆستا دەڵێیت دەور گرنگ نییە پێت بدرێت شخصیەتی خۆت گرنگە چەند بە بەهێزیەوە ئەم دەورە دەخیتە خۆتەوە چەند بە بەهێزیەوە ئەم دەورە قبوڵەکەیت و خۆت چەند بە بەهێزی دەبینیت سەبارەت بەمەش قسەیە کرد بۆ باسەکە بەڵێ دوای ئەوە بە 4-5 ساڵ هەر دوای ئەو هێنا ڕێک پێش هەڵگیرسانەوەی شەڕ لە نێوان ڕژێمی بەغا و پێشمەرگەی شۆڕشی ئەیلول بەشداریم کرد لە شانۆگەریەک ناوی تەقینەوە بوو لە ئامادەکردن و نووسینی خۆم بوو بەتەڵی با بڵێن پاڵەوانی شانۆگەریەکەش هەر خۆم بوو خەڵاتی باشترین ئەکتەرم وەرگن لەسەر ئاسی کوردستان کە خەڵاتەکەم وەرگرت بوو یا وەرم نەگرت بوو نازانم ینی هێنەکان هونەرمەندێکی گەورەی عێراق ناوی جعفەر عەلی بوو یادی بەخێر وتی تۆ ئەکتەرێکی زۆر باشی بەس پێویستی بە هەستی قوڵ هەیە باش بڕوان پێ بکە تا ئەم پێش بەرنامەیە پرۆبەم لەسەر هەستە کرد لەو ڕۆژەوە جوان ئەم پرۆبەیەم لەسەر هەستە کرد وای لێ هات ئێستا کە خەڵک لە جادە و ڕێگاوبان و لە فستیڤالەکانە ببینن یا بەرهەمێکی من ببینن پێم بڵێن مامۆستا قەت هەست ناکەین تۆ تەمسیلەکەی هەستەکەین بەڕاستیە کەواتە قسە کاریگەرە کاریگەر لە ڕووی هێزەوە دەڵێم زۆر جار تاکە قسەیە کە دەکرێت ڕاستە لە تەوقیتێک و لە ڕابردوودا و لە مێژوویەک و لە ساتێکی ئەوەیە کراوە بەڵام سەدەیەک لەگەڵ خۆیدا دەهێنێت یاخود وانەیەکی با بڵێن خوا ئامادەکردن بۆ خۆی دروست دەکات ئەوەی کە لە جەناب تا دروستکرا ئەم ئیرادۆ هێزە بوو کە ئەو ئوستازە بە جەنابتیە بەسەکەم تاکی لەسەر قسەکەی جەنابەت بۆ من وتم مادەم ئەکتەرم ئارەزۆکەم بەدی هاتووە ئەوەی لە مناڵێەوە هەم بوو بەڵام ئەم هونەرمەندە گەورەیە وان پێڵێ دەستم کرد بە بەردەوام پرۆڤەکردن لەسەر هەست ئەگەر محامیەک بم هەست لە چوارچێوەی بڕوا بەخۆبووندا بەڵێ هەر ئەمگوت ئەگەر محامیە بم دیفاع لە کابرایکی بێتاوان بکەم چۆن چۆنی قساکەم چۆن چۆنی دێمە جواب چۆن چۆنی وەڵامی دادوەرەکە دەبەوە یا ئەگەر بێ باوکو دایک بم و کەسێکی بێکەس بم چۆن چۆنی هەڵس و کەوت لەگەڵ خەڵکو و لەگەڵ دەوروبەرەکەمە ئاکەم بیرمە کردەوە بەنەوعی هەڵس و کەوت بکەم خۆشیان بێن یا ڕقیان لێم بێتەوە بە هەموو نەوعێک پرۆڤەمە کرد بە هەموو نەوعێک لەخوا بەزیادێ بۆ مایە ئەوەی کە پێم ماڵێن ئێستاش دەیان بە سەدان کەسیشە دەیان پێوتم کە تەمسیلەکەم ئەڵێن هەست ناکەین تەمسیلە هەستەکەی ڕاستیە باشە نزیکی 15 ساڵ بوو هاتە نێو کاری شانە و دراماوە 14 بوو کەواتە زۆرترینی تەمەنت لە شان و درامایە بەسەر بردو ئەگە بڵین وێزگەکانی ڕابردوو دەکرێت بڵین تەواوی وێزگەکانی ڕابردووی جەنابتان لە دراما و شانۆدا خۆی دەبینێتەوە یعنی لەو 15 ساڵە با بڵێ 15 ساڵ تۆ 6 ساڵی نەچوتێتە قوتابخانە بەرخوێندن وایە ڕاستە واتر هەموو شتێک مناڵی کات منشوە ئەوم کردو چیت کرد بۆن من ئەوەم بلامە بەستە چونکە هەر یەکە و بۆن مونە هەندێک یاری هەبوون لە جیلی ئێمەدا تەبیعی بوون لە جیلی ئێوەدا تەبیعی بوون هەر یەک و تایبەتمەندی خۆی پێدرا بوو باشە هەمیشە من ئەڵێم لەوانەیە ئەوانەی کە لە پەنجاکان و شاستەکان بوون یاریەکیان کردووە کە یاری وەک بڵێت غێر مباشن و ئامادەبوونی ئینتیمای نیشتیمانی بوو بێت وانە ئێستا یاریەکانی ئێستا هەنووکە کە قسەی تیا دەکەین یاری هاکەزایی و بەسەربردنی کاتە
وانە ئەو کاتی یاریەکانی ئێوە بە ئامانجەوە یاریشتان کردووە هیچ یاریەکی مناڵیم نەکردووە شێنە ئەمە بەرد نەتکردووە هیچ بۆ مناڵە من لە سەرتاوە یعنی باسی مناڵی ناکەم بەکە مناڵ بوومە دوو سێ ساڵ ئەوەنە لە دوای ئەوە یعنی کە هەستێکم بوونی خۆم کردووە لە چوومەتە مەکتەب بۆمانە زۆر بێدەنگ بوومە زۆر بێدەنگ بوومە زۆر لەسەرخۆ بوومە ئەمە لایەکەوە لایەکی کەش لە قوتابخانە هەستمە کرد ناڵێم زیرێکێکی زۆر بەڵام هەستمە کرد زیرەکەم باش چکە لە ژیانمە تا ئامادەیشم تەواو کردووە 1 ساڵ ماومەتەوە ئەویش سەبەبکارەکەی ماتماتیک بوو زۆر زەعیفن ماتماتیک ئێستاش یعنی حساباتێ ببێ خۆتی لێ نایی خۆمی لێ نایەم ئەمە یەک پرسیارەکەم ئەڵەمەوە بڕم بۆ خۆتان ڕێکەوەن عەلیکەن جا لەبەرەوە هیچ یاریەک و ئەمانم نەکردو ئێستاش ئەم یاریانەی کایکەن دۆمینەیە و تاوڵیە و دازان چییە بەخۆ هەر سەیرەکەم هەر سەیرەکەم بەڵام ئەشزانم یەکێک خراپ یاری بکات ئەزانم خراپ جوان دەرکی بێگێت باشە ئەمە من پرسیار بوو بەلام هەرگیز حەزت نەکرە و یاریانە بکە یا وەک دەڵێ وەک بڵێ خۆت بەجێ ماوەم لەو یاریان دەبوو ئەو یاریانم بکردایە ئێستاش بەم تەمەنەمەوە کە سەیری برادەرەکان تاوڵیەکەن یا دۆمیناکەن هەستەکەم خەڵک ئاواکە یعنی لەگەڵ یاریەکە ئەژی وەڵڵی من پێکەرینم بێ باش یعنی چی باشە بەس یاریەکیکە هەبوو کە جەنابتان ئاماژەتان پێیا یاری دوو گۆڵی بوو دوو گۆڵی وانە دوو گۆڵی هەربا پێت بڵم باشە ئەگەڕامەوە لە هین لە مەکتەب لە پۆلیە دووسێ و 4 و 5 و 6 ئەمانە خۆمان ئەگوڕی بەپەلە بۆ یاریکردن بەڵێ بۆ یاریگا کۆڵانەکە بەسەر لەناوانە ئەو کاتە یاریگای و کوێسە نەبوو جادەی خۆڵ بوو یان کرد بە دوو گۆڵیان دانەوەوانە بڵێ ئیتر ئەوە بوو دووەم لە سوچێکی گەڕەکەکە سەر کۆڵانەکە مەجموعەیە کۆ ئەبووینەوە کۆ بوونەوە بیرمان لەوا کردەوە تۆپ بکڕین بیرمە تۆپێکی قاوەی هەبوو لاستی بوو وابزانم بە 350 بوو باش یەکێک لەو برادرە عەرەبانە بەڕەحمەت بێ کاڵم ناوی سەباح بوو ئێمە پێمانەوە سوبحی زۆر خۆی بە شەقاوازانی لە گەڕەکەیە مەسەڵەن تۆپی ئەگرد و ئەیتەقانەوە ئەوها تۆپی لاسیک بوو جارێک کردی من قسەم نەکرد ڕاستەکەی نەژوکە و خەڵکە ترسام شەقۆی بەدەسەوە بەخوا جارێکیان کە بیستی بۆ تۆپەکە بێت بێکسەر دەستی گوت و دەستی بادا ینی بۆ ئەم لێ کرد جارێکی کە بەلای تۆپی ئەمەیانەیە ببڕ نەهاتەوە باشە شتێک هەبوو لای ئێمە نازام لای ئێوە هەبوو یانە ئێمە تۆپی لاسیکمانە بوو تۆپی باغەمان هەبوو تۆپی حورمەتەن پەرژینی قایم بێت تۆپمان دروستەکە بە گۆرەوی هەبوو ئێوە شتان کردەوە ئەگەر پارە نەبووە پارە نەبووە ئەوە تاکرد وانە باشە شتێکی گەش هەبوو بەڵام ئێمە پارەکەی ئەو 350ە کۆمان نەکردەوە کۆتان نەکردەوە یعنی لە دەمی خۆمانمان ئەگرت بۆ نمونە کە من ئەڵێم کەم دەرامەدە بووم باوشت بۆ باسکەم من مامەکانم بە تایبەتی یەک دوانێکیان زۆر ئاگایان لە من و کاکەم بوو بەڵێ ئەی تۆپەکەتان ئەتەقی تۆپتان پینەیە کرد نەتانەکرد هێن کە یاریمان بکردا ماسە بیبین ئەچۆژێ قاچمانەوە ئەتەقیەوە دووبارە تامی نەبووە ڕاستە مامۆستا من پێم خۆشە ئەم یادگاریانە هەم بۆ بجەنابێت هەم بۆ بیسەر و بینەرەکەەوە ئەوانەی کە تەمەن و ئەو یاریانیان کردو پێیان خۆشە گویان لەم شتانە بێ وەکو ڕابردوو ئەوەی کە خۆناغی ڕابردووی منداڵەکان پێیان تێپەڕیون ئەم خۆناغە نییە لە ئێستەی مۆڵەکان و شاری یاریەکان و ئەوانەدا خۆی ببینێتەوە ئەستا جیاوازێکە زۆر سەرباری هەموو ئەو جیاوازیش لای من
کە ئێستاکە یعنی کە معاسەی ئەو خەڵکاکە بۆ مناڵانەکەم لە مناڵەکانی خۆم و لە مناڵی خەڵقیش من هەر ئەولام ئەو سام بەلاوە جوان لە بەرەوەی بێگەردیەکی تیا بوو ئەوەی ئیسمی خیانەت بێ ئیسمی حەسوودی بێ ئیسمی بەغالت بێ ئیسمی شتی یعنی لە ناخە شتی پیس نەبوو نە باشە گرێ نەبوو بەس لە ئێستا چەندین گرێ و گۆڵکە هەیە لە ژیانکردنە لە ڕفتارکردنە لە ڕەفاقەتکردنە لە تێکەڵاوی بوونە ئەمانە هەن مامۆستا یاسای بەرنامەکەی من وایە ئەی پێم خۆشە بزانم ئەم کەسایەتی جوانانە کە هەن ڕابردویان بەم شێوەیە تێپەڕاندووە گویان لە چه هونەرمەندێک و دەنگی چه هونەرمەندێک گرتووە چونکە هەر یەکە و لە لای خۆمانەوە ئارزوو حەزمان بۆ چەندین هونەرمەندە بووە بەس لەنێ ئەو هونەرمەندانەیە هونەرمەندێک شەیە کە یاد و یادگەی لای ئێمە دروست کردووە لای جەنابتان کێ بووە؟ هەر لە هەرزەکاریمەوە مێردمناڵیمەوە لاسایی گەورەکانمانە کردەوە بۆ جۆگرتن مەسەلەن فەرید ئەترەش عەبدولحەلیم حافظ ئوم کەلسوم فەیروز ئەمانە هەموو گەورەکان حەزیان لەمانە بوو ئێمەش من باش بەحاڵ خۆم لاسایی ئەوانمە کردەوە یعنی بیرمە جارێکیان کاکم ڕۆحشان بێت سپاس دانیشت بوو ڕادیۆکەی کردبووە جا ئەو وەختە ئەگەر گۆرانی تازە هەبوایە گۆرانی تازەی ئەم ناوانە هەبوایە بەیان وت سەعات یەکی شەو ئەم گۆرانەی تازەی فڵان کەس پەخشە بێت سێرم کرد ئەو کات تەلەڤیزیۆنەکان لۆکاڵی بوون هەر تەلەڤیزیۆن نەبوو وەختە نەبوو وەڵا بیرمە گۆرانێکی ئوم کەلسوم بوو ناویشی فاتە المەعاد یعنی کات بەسەر چوو کاکم گوێی لێگرت وەڵام منیش هاتم بە تەنیشتەوە دانیشتم و گوێم لێگرت ئەتر وای لێ هات هین بووم خولیای ئەو گۆرانی بێژم بوو ئوم کەلسوم باشە ئێستا حەزت لە دەنگی ئوم کەلسومە؟ ئێستا حەزەکەی وچانێک وەرگرین و لەگەڵ ئوم کەلسومە وچان بین؟ واللهی ئەگە کوردیشی پێ باش بێ پێمان باشترە بەسکە لەو گەنجێتیمەوە تا ئەمڕۆ ئامادەم جۆ لە ئوم کەلسوم بگرم معنای ئەوەیە بەڵێ باشە لەگەڵ دەنگە ناواز و دانسەکەی ئوم کەلسوم وچان دەدەین و دێنە وڵاتان وبقينا بعاد والنار بقت النار دخان ورماد فات المعاد وبقينا بعاد والنار بقت النار دخان ورماد فات المعاد وبقينا بعاد والنار بقت النار دخان ورماد
دووبارە سڵاوتان لێبێت مامۆستا چەندین هونەرمەند هەبوون لە ناو عەرەبەکاندا کە لەوانەیە ئێمە زۆر جار حەزکەین گوێمان لە دەنگی هونەرمەندێکی کورد بێت بەڵام لە نێو عەرەبەکانیشدا چەندین هونەرمەند هەبوون کە ئاوێتە بوون بە کوردەکانەوە باشە یا هاوڵاتی کورد حەزیان لەم دەنگانە بوون وەکو جەنابتان دەڵێن کەلسوم بوو فەیروز بوو کە بۆ زۆرجار بۆ بەیانیان هاوڵاتیان گویان لێدەگرت کەلسوم چ یادگەیەکی لا جەنابتان بەجێهێشت یا لە چ کاتێکدا پێت خۆش بوو گوێ لە کەلسوم بگریت ئەو کاتە کە من باسی ئەم قۆناغاکەم هەموو جومعەیەک لە سەعاتی یەکی نیوەڕۆ لە ڕادیۆ بۆ یەک سەعات گۆرانی کەلسوم هەبوو وابوو بە ئێستاشەوە هەندێک لە کەناڵە عەرەبیەکان کاتێکیان تەرخان کردو بۆ دەنگی کەلسومەوە و دەنگە ڕەسەنانەی کە لەلای خۆیان هەن بەڵێ بەڵێ ئەویش بوو بە یادگەیەک لای جەنابتان کە گوێت لێگرت بۆ ڕۆژانی جومعە بەڵێ بەڵێ لەو تەوقیتەیە بەڵێ بەخوا یعنی ئێستاەوە کەوتەوە بیرم ماڵێک بە ترجمانە هەبوو بوون بەڵێ ڕادیۆیان هەبوو دەنگشیان ئەدا ئەچوم لە بەردەرگاکە بۆ خۆم دانیشتم دێن بۆ خۆم چی بوو دانیشتم گوێم لێ ئەگرت لە نەک بڵام هەتا ئاخیر بەڵام گوێم لێ ئەگرت بۆ ئەوەی سوکداییەک پێ بەخشێت باشە بە مشتاقیشەوە گوێ بۆ ئەگرت وانە هیچ بوو ینی ئێمە هەرزەکار بووین وردە چاومانە جێڕا بووە کچی جوان من ناوێرم باسی ئەم فەقەرەیە بکەم خەممە تووشی کێشە بین لەگەڵ جەنابتا باسی کەین شاومانە جێڕا بووە کچی جوان و بۆ مەس بۆ نمونە ماڵێک باوکیان زابط و شتیوا بوو دووسێ کچیان هەبوو بڵای وازامنا یەکێکی لە کچەکان دلەرامی نەبوو تر ئەو وەختە تەنۆرەی کورتیان لەبەر بوو وەکەڵێ ڕاقی بوون وانە بەخوا هەر لەسەر کۆڵانەکەەوە کە ئەمان بینی ماڵ ئەشمازانی ماڵان لەکوێیە ئیتر ئێمە چاومان دوو چاوی کەشمان قرز دەکرد و هەر سێرمانە کرد تا شوور ژوورەوە باشە یا مەسەنە کچێک ڕەت هەبوایە یا بمانزانایە لە ماڵێکە لە ماڵەکان کچی جوان هەیە و تۆزە ئەویش چاوە جێڕێ بەخوا بە سەعات ئێوارانە ئەوەستاین لە سەر کۆڵانەکە بۆ ئەوەی جاران عادەتێک هەبوو خەڵک لە سەربانە خەوت نوێنوشتەکان شانە برد لەسەر سوچێکی سەربانجی هینەکە لەگەڵ هینە لەگەڵ شەربەیەکی ئاوە ئیتر ئێمە دەستێکمان بە قژمانە ئەهێنا ئەگەر جوابی بدایێتەوە خۆ ئەو شەوە خەو نەبوو باشە ئارامی لێ بڕیت ئۆقرەی لێ بڕیدا وەکو هونەرمەند دەڵێ زۆر قژی زەرد سەرنجی ڕاکێشاوم زۆر چاویشین داوێت پرشنگ لە چاوم گەنجەتی ئاوایە هەروکە وانە ینی هەندێ من هەمیشە وا دەڵێم مامۆستا لە وێزگەکانی تەمەندا زۆر کەسایەتی دێتە نێوە یەک کەسایەتیەوە وانە ئەی ئێستا گەر بیر لە ڕابردووی جەنابتان بکرێتەوە چەندین کەسایەتی هەبوو ئەو کەسایەتی کە جەنابتان دەڵێن بە تامەزرۆییەوە دادەنیشتن سەیری ئافرەتێکت دەکرد زۆر جار خەیاڵت وا دەڕۆشت ئەم ئافرەتە لەوانەیە کاینێکی کە بێ و تایبەت دروستکرابێت وانە ئەوەندە تایبەتی بۆ عشقە ئەیە کە لە لای خۆتەوە گەڵاڵەت کرد ئەو کاتێکم باس دەکەم ینی ئەو ساکاریە ئەو دڵپاشیە سیر بوو سیر یعنی ئاخر کچێک چاوەڕێ ئەەکەی بەس دەسێ بە قژای بێنێ تۆ ئیتر تا بەیانی خەو لێ نەکەوێ ئەبێ ئەمە چ ڕۆحێک بێ ئەمە بێ عشقێکی پەنهانی بێت وانە بەس جوانەمێنێتەوە ئەمە وانە زۆر لەوانەیە هەندێک شتەیە لە ئێستەدا کە سادە بوونەتەوە ئەوەندەی ئەو ڕابردووە جوان نەبێت ئێستا کە من بۆتی باس دەکەم لەوەتەی باسی ئەوەی کەڵەم هینەکەی بردە سەربان
هەر قساکەم لەبەر چاومە وێنەکە دروست دەبێت لەبەر چاومە وایە ئەی مامۆستا ئەتوانم بپرسم یەکەم عەشقت کێ بوو بەس لێرە ئەگەر کێشەمان ئەو عەشقەت چی لێ هات بەڵێ یا کێ بوو چی لێ هات کێبووەکە وەڵاهی ناوەکەی بیر نەماوە باشە بەڵام دەبەر چاومە ئەخر لەبەرەوە پرسیارەکە ماشەڵا گەنجێکی قۆز بووی بە ئێستاشەوە قۆزیت بەس لە گەنجێتیا گەنجێکی قۆز بووی بە پێی سەردەم و کاتەکە تۆ یەکێک بووی لە گەنجە زۆر جوانەکان کە چەندین کچ مشتاقت بوون یا حەزیان کردووە بتناسن ئەوەیان دوای ژاڵە دوای ژاڵە بوو بەس ئەوەی کە باسی یەکەم بەڵێ قژ ڕەش بوو خەپە بوو تۆزە خەپە بوو پڕ بوو قژی زۆر جوان و ڕەش بوو سپیلکە بوو ناوەکەیم بیر چۆتەوە بەخوا بەڵێ بەس ئەزانم باوکی دوکانێکی هەبوو ناوی سابیر بوو باشە یاخواتە من درێژبی بۆ ئەو سەردەمە گونجاو بوو وانە سەربەرز بیت ئوستاز من حەزەکەم زیاتر لەگەڵ جەنابتا بمێنمەوە زیاتر قسە بکەین زیاتر بچینە نێو وێزگەکانی تەمەنی جەنابتانەوە و دەزانم ئەمەی کە باسمان کردووە لە چاو ئەو ڕابردووی جەنابتا هیچ نییە دەزانم ورتر مامەڵت لەگەڵ ژیانە کردووە و دەست و پەنجەت زیاتر لەگەڵ ژیانە جوڵاندووە بەڵام ئەگەر کاتمان پێ بدەیت لە بەشی دووەمدا باس لە وێزگەکانی سەرکەوتنی بەڕێستان بکەین گەورەمان دەکەن خۆتان گەورن و من ئابادم سپاس بۆ جەنابتان من لەم بەشەدا جەنابتان بەجێتێ هەڵم بیسەر و بینەر سپاس بۆ ئێوە کە لەو بەشەدا لەگەڵمان نابوون لە بەشی دووەمدا باس لە وێزگەکانی سەرکەوتنی مامۆستا عەلی کەریم دەکەم هەم وەک ئەکتەر هەم وەک هونەرمەند هەم وەک شانۆکار هەم وەک ڕۆژنامەنووس ئێوەش لەگەڵماندا بمێننەوە کاتێکی شاتان بۆ دەخوازم و خواتان لەگەڵ بێت